بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ناساندنی ژنە ناودارەکانی کورد و کوردستان بۆ ئەم جارە خانزادی میری سۆرانتان پێ ئاشناکەم ئەگەرچی بەشێکی زۆرتان زانیاریتان هەیە لەسەر خانزادی میری سۆران، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا وەک پێویست ئاور لە مێژوو خەبات و مەزنی ئەم ژنە نەدراوەتەوە. خانزادی میری سۆران یەکێکە لە ژنە ناسراوەکانی نەتەوەکەمان، ئەگەرچی تا ئێستاش بەڕوونی لە سەرژیان و کارەکانی ئەم ژنە سەرکردەی کورد لێکۆڵینەوەی ورد نەکراوە و نەنووسراوە. ئەوەی هەیە لە چەند نامیلکە و تارێکدا باز لە هەندێک لایانی ژیانی خانزاد کراوە و کەلێنی چەند پەرتووکێکیشدا ناوی خانزاد تێپەڕیوە. هەموو ئەو پەرتووک و تارانەی لەسەر خانزاد نووسراون لە پەنجەکانی دەست تێپەڕ نابن. هەروەها تاوەکو ئێستا شانۆگەریەکیش لەسەر ژیانی خانزاد نمایش نەکراوە جگە لەوەی لە چەند بەیت و هۆندراوەیەکی فۆلکلۆری ناوی خانزاد هێنراوە. ژیانی جێکۆشانی خانزادی میری سۆران تاوەکو ئەمڕۆژ قەڵاو شوێنەوارەکانی لە کوردستان ماون و پێویستی بە ئەنجامدانی لێکۆڵینەوەی بەرفراوان و زانستی هەیە. خانزاد کچی شاقوڵ بەگی سلێمان بەگی میرسەید بەگی سۆرانە لە ساڵەکانی ناوەڕاستی سەدەی 16ی زاینی لەدایک بووە و لە کۆتایی هەمان سەدە لە ساڵی 1597 ماڵ ئاوایی لە ژیان کردووە. دوای ئەوەی میر سلەیمان بەگی برای خانزاد لە ساڵی 1590 بە پلانێکی سەرفەرمەندار لەشکر لە ڕێگەی بەخدا لە نێو براوە، خانزاد خاتوون بۆ خۆی و فەرمانڕەوایەتی میرنشینی سۆرانی گرتۆتە ئەستۆ و کاروباری میرنشینەکەی تێپەڕاندووە. خانزاد خان لە ماوەی 7 ساڵی دەسەڵاتیدا تا کۆچی دوایی کرد لە ساڵی 1597 چەندین قەڵا و خوێندنگا و مزگەوت لەسەر فەرمان و بڕیاری ئەو دروست کراون کە تاکو ئێستا شوێنەواری بەشێکیان ماون. دیارترینیان گەلی خانزاد، کۆنە دیوار و وێنەکەی چیای هەریر، قوڵخە سوپایەکەی لە ناوچەی هەریر و قەڵای خانزاد لە نێوان پیرمام و شاری هەولێردا. ژیان و بەسەرهاتی خانزادی میری سۆران ئەفسانە نییە، بەڵکو ڕاستێکی مێژوویە و بەڵام گێڕانەوەی دیرۆک بەرامبەر بەو ژنە سەرکردەی کورد تاوەکو ئەمڕۆژ زۆر گۆڕانکاری بەسەر لایەنەکانی ژیانیدا هێناوە. سڵاو لە ژیان و نەمری و تێکۆشانی خانزادی میری سۆران.